سلااوان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابوووریە ئەم شەو بابەتی زۆر گەرم هەیە لە سەراستی جیهانە وترێ دەرگای جەهەنەم بە ڕووی ئابووری جیهان ناکرێتەوە. جا با پێتان بڵێم ئەم شەو ئەم بابەتانەتان بۆ باسەکەم. بڕیارە دۆناڵد ترەمپ باجی گوبرکی بەسەر چەند وڵاتێکدا بسەپێنێت. بڕی باج بە پێی لاسەنگی تەرازووی بازرگانی دەگۆڕێت. پارێزگای کەرکووک پێکێکی گرنگی وزە و ئابووری هەیە، بەڵام لە ڕووی ژێرخانی گەشتیاریەوە لاواز. لا سەرەتای سێمانگی یەکەمی 2025 بەرهەمی کێڵگەی شێخان گەیشتۆتە 46,000 بەرمیل نەوت لە ڕۆژێک. لە هەرێمی کوردستان خواست لەسەر لەبەرکردنی جلوبەرگی کوردی زیادی کردووە. لە بۆنە و جەژنەکاندا هاوڵاتیان زیاتر گرنگی بە لەبەرکردنیە. جابا بینە سەر بابەتە گرنگەکە کە بڕیارە سەعات 10 بە کاتی هەرێمی کوردستان دۆناڵد ترەمپ قسە بکات. قسەکردنەکەی ئاسایی نیە. بێگومان ڕۆژانە و شەوانە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا بۆ میدیاکان قساکە لە بینینی بەرپرسێکی باڵای وڵاتانی تر بێ یاخود کۆبوونەوەی وزاری بێ یاخود سەردانی بێ بۆ ناوچەیەک، بەڵام ئەوەی ئەم شەوەیکە شتێکی تەواو بێوێنەیە. ڕێکخراوی بازرگانی جیهانەڵێ ئەم شەو ئەگەر بێت و بەپێی ئەو زانیاریانی تا ئێستا هەیە ترەمپ ئەو بڕیارانەی کە لە ئەجێنداکەیە هەیە بۆ خۆی بیات دەرگای جەهەنەم بە ڕووی ئابووری جیهان ناکاتەوە و گەورەترین شڵەژانە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بازرگانی جیهان بە خۆی بینی بێ. بڕیارە دۆناڵد ترەمپ باجی گومرگی بەسەر ئەو وڵاتانە بسەپێنێت کە هەناردەیان بۆ ئەمریکا زیاترە تا هاوردە لە وڵاتەوە. ئەوەی تا ئێستا زانراوە بەشێکی زۆری وڵاتان ئەگرێتەوە و بڕی باجەکەش ئەگەری هەیە بە پێی لاسەنگی تەرازووی بازرگانی بگۆڕێت. بە پێی لێکدانەوەی ئامارەکان ڕەنگە عێراق یەکێک بێت لە وڵاتانی بڕیارەکەی ترەمپ بیگرێتەوە. ئەم ژمارانەی کەی بینن لەسەر ئەم دیوارە ئەمە پێنوێنی بەشێک لە بازار و بۆرسەکانی جیهانە، بەشێک لە کانزاکانە، بەشێک لە دراوە گریمانەکانە کە سات بە سات گۆڕانکاریان بەسەرە. بێگومان پێشتر گۆڕانکاریان بەسەرا هات، بەڵام گۆڕانکاریەکان خاو بوون، زۆر گەورە نەبوون. بەڵام ئەوەی ئێستا ئەبینرێ شڵەژانێکی زۆر گەورە لە بازارەکانی ئاسیا بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا هەیە. بڕیارەکانی دۆناڵد ترەمپ کە سەعات 10 پێشبینیەکرێ لە وتارەکەی ئاماژەی پێ بکە، نەک کاریگەی لەسەر ئابووری ئەمریکای خودە وڵاتانی کە باجیانە خات سەر کاریگەری ئەوێ، بەڵکو لەسەر تەواوی جیهانی بێ. هیچ شتێک، هیچ کاڵایك، هیچ خزمەت گوزارێک بووە، هیچ وڵات و تاکێک نییە لە سەراستی ژیان بەرکەوتەی کاریگەریەکانی بڕیارەکانی ترەمپ نەبێ. جا درەنگ و زووی کەوتووە، هەیە هەر لە ڕاستەوخۆ یەکسەر هەستی پێکرێ، هەیە بێگومان دوای 6 مانگ دوای ساڵێک کاریگەری ئەم بڕیارانە دەردەرەکرێت. بێگومان لە یەک دوو ڕۆژی ڕابردوو دەمێکێت ترەمپ باسی 2 ئەپرێڵەکە، 2 نیسانەکە، ئەڵێ 2 نیسان ڕۆژی ڕزگاری، 2 نیسان ڕۆژی ڕزگاری کە ئەمڕۆیە بڕیارەکەی بە کارگەی لەسەر بازار دروست کرد بوو. زۆرینی پشکەکانی پێنوێنەکانی ئەمریکا دابەزینیان تۆمارکرد لە داون جۆنزەوە بۆ SP 500 هەتاکو نازداک هەتاکو کۆتایی. ئەوانی ئەوروپاش بە هەماشەوە لە داکسی ئەڵمانیا و بیگرە هەتاکو ئەگاتە بازارەکانی لەندەن، هەتاکو ئەگاتە نیکی یابانی و بازارەکانی چینیش، لە ئاڵتونەوە بۆ زیو، لە نەوتەوە بۆ قورقوشم، لە بتکۆینەوە هەتاگاتە ئیسیریۆم کەوتبوونەژە کاریگەریەکان دابەزین و بەرزبوونەوەی خۆیانیان بەخۆبینی
ئاڵتون ئەو گۆڕانکارانی بەخۆی بینی لەژێر کاریگەری بڕیارەکانی ئەمڕۆی ترەمپا بووکە ڕۆژی ڕابردوو هەر ئۆنسەیەک 3149 دۆلارسکی 150 دلاری بەخۆ بینی ئەوانە کەیبینن بەشێکیان پێنوێنەکانی دیکەن کە بازار و بۆرسەکانی تەواوی جیهانەگرێتەوە بۆ نمونە نەوتیش بێبەش نەبوو لەم بابەتە چکە گەری هێش لۆژانێکی گەورە لە بازرگانی جیهان دروستکە کاریگەری لەسەر بەرهەمێنان هەبێ وەویش دواتر کاریگەری لەسەر خواستی نەوت لەسەر ئاستی جیهانیش دروست بکە بێگومان هەندێ زانایی تریشتان پێڵم ئەمە ڕاستەوخۆ بازارەکانی جیهانە بتکۆین و جەماعەتەکەشی گۆڕانکاریان بەسەر هاتووە هەندێک جا بەرزبوونەوەی زۆر لە ناکەوە دابەزینەوەی زۆر خێرا بە دوای خۆیان نبینن و بگشتی بتکۆین لە 800,000ەکانە بە تەواوەتی چەقیوە هیچ بەرچاوڕوونیەکی نییە بازاری کریپتۆکان کە ئایا دوای بڕیارەکانی ترم بۆ بازرگانی جیهان چی ڕووە هەندێک کەڵێنی تر ئەمانە بنە جێگرەوەی هەندێک بابەتی تر خەڵک پارەکانی دەرەکاو لەما بەکارێنێ بەڵام بازاری کریپتۆکەرەنسی وەساوە واقعی وەرماوە چونکە تەجروبەیەکی زۆری نیە مێژوویەکی زۆری نیە لەنێو بازار جارێ نازانێ بڕیاری چی بدرێ دەربارەی بۆیە چەقبەستویەک لە نرخی بتکۆین و دراوەگریمانەکانی ترا هەیە لەسەر بابەتی کانزەکانی تر وەکو مز وەکو ئەلمنیۆم وەکو ئستیل پێشتر کە ترەمپ دەربارەی هەندێکیان ئاسن و ئستیل و بابەتانە باجی سەپاند بوو ئەوانش گۆڕانکاری خۆیانیان ڕوویا و پێچێت لە مولاش ئەم بڕیارانی ئێستاشی بەماشەوە کاریگەری هەبێت بڕیارەکانی ئەگەریە 15 وڵات بگرێتەوە هەندێکڵەن زیاترێ لەوە ئەڵێن هەر وڵاتێک هەناردەی بۆ ئەمریکا زیاتر بێ وەگەلەوەی لە وڵاتەوە هاوردە بکە ئەوە ئیگرێتەوە هەندێکشەڵەن نەخێر 15 وڵاتی سەرەکی ئەم بڕیارانە ئیگرێتەوە بیرمانە چە پێشتر کەنەدا مەکسیک چین بێبەش نەبوون لە سەپاندنی باجی گومرگی لەلایەن ترەمپەوە و ڕۆژی پێنجشەمەش ئەو باجی سەپاندوی بەسەر بازاری ئۆتۆمبیلە ئەچێتە بواری جێبەجێکردن و ئەم ڕۆژ کۆتا ڕۆژی مۆڵەتی کەنەدا و هەروەها مەکسیک بوو کە مانگێکیان بۆ تازەکرابووە ئەمڕۆ کۆتاییە ئیتر جێبەجێکردنی بڕیارەکانی ترەمپ کە لە 125 سزای یاخود باجی گومرگی سەپاندوی بەسەر کاڵا و دوو وڵاتەیە بە تەواوەتی ئەچێتە بواری جێبەجێکردن ئەگەر ترەمپ خۆی بڕیارێک نییە بۆ هەڵپەساردنی یاخود بۆ درێژکردنەوەی ماوەی مۆڵەتەکانیان ئەوە بێگومان لە ڕۆژی چوارشەمەوە لە ئەمریکایەتی دەسەکرێ بە جێبەجێکردنی بڕیارەکانی سەپاندنی باجی گومرگی بەسەر وڵاتانە جابا ئێستا هەندێ داتا و زانیاریتان پێ وڵم لەسەر بڕیارەکەی ئەم شەوی ترەمپ کە کاردانەوەی زۆر گەورەی بەخۆی بینیوە هەر لە شارزانی بازارە دارایی و ئابوووریەکان تاگاتە دامەزراوە دارایەکانی جیهان لە گۆڵدمان ساکسەوە بیگرە هەتاکو بانک ئۆف ئەمریکا تاگاتە دامەزراوە جیهانەکانی دیکە لە وڵاتانی تر خوێندنەوە و تێڕوانی نوێیان هەبووە تەنانەت ڕێکخراوە جیهانەکانی ژۆک و ڕێکخراوی بازرگانی جیهان قسە و بابەت و کۆمنتی خۆی هەبووە لەسەر بڕیارەکانی ترە بێگومان باجی گومرگی 2 نیسان هەمیشە باس کراوە ناوندراوە ڕۆژی ڕزگاری ترەمپ ئەڵێ ئەمڕۆ ڕۆژی ڕزگاری بازرگانی ئەمریکایە وەکەوەی کە خۆی باسی کردو ئەڵێ ئەم بازرگانیە مامەڵی بازرگانی ناداتپەروەری بۆ لەگەڵ ئێمەیە وڵاتان پێمان فێر بوون شتومەک و کاڵای زۆرمان بۆ نێرن کەمترشت لە ئەمریکاکردن هەر وڵاتێک ئێوێ بازرگانی لەگەڵ ئەمریکا هەبێ پێویستە ئەوەی بۆمانە نێرێ بای ئەوە نەشتیش لە ئەمریکا بکڕێ تەرازوی بازرگانەکەمان یەکسان بێ قسەکەی ڕوونە بەڵام ئایا ئەو تەماحەی کە بۆ وڵاتانێک کاڵاوشمەکە نێرن بۆ ئەمریکا بە نرخێکی بەرزتر ئەمریکیەکانی کڕن خەڵکی ئەو وڵاتانە ئەتوانن کاڵای ئەمریکی بکڕن کە تا ئاستێک کاڵای زۆر فاخر و گرانن بێگومان ئەمەش پێویستی بە بابەت و لێکۆڵینەوەی تر هەیە با بێمەوە سەر بابەتەکە دۆناڵد ترەمپ ئێمە ناومانە پاشای باجی گومرگی ئێستا باوە لە کوردستان پاشای شت ناوەنێن بێگومان پاشای باجی گومرگیە ئەمە من ناوێکم بۆ دانا و لە مۆلایی تر بەکارێهێنم دەرگای جانم بەڕووی ئابووری جیهانە ئاکاتەوە ئەم شەو بەشێک لە شارزانی ئابووری پێیان وایە ئەو بڕیارانی ترم درگەی جەهەنەمە ئیتر چۆن خۆتی لێ ڕزگارەکەی چۆن سیاسەتێک تر داڕێژی پێویستی بۆی هەموو وڵاتان بە سیاسەتی ئابووری خۆیان ناپسنەوە ئیتر نازام عێراق و هەرێمی کوردستان ئاگیان لەم بابەتانە هەیە خۆیانی بۆ گونجێنن یاخود هەر چوونەتە ناو مۆزوعەکە و هەرچی بوو با ببێ لەسەر بنەمای مامەڵی بازرگانی ناداتپەروەریە 15 وڵات دەگرێتەوەی کە تاکو ئێستا باسەکرێ هەندێکەڵەن نەخێر هەر وڵاتێک تەرازوی بازرگانی لەگەڵ ئەمریکان لاسەنگ بوو ڕوبەڕووی سزاکە باجی گومرکیە بێتەوە جاسپێت هەمس ناهاوسەنگی تەرازوی بازرگانی چییە بۆ نمونە عێراق بای 10 میلیارد دلار کاڵا لە تورکیا کڕێ بای 2 میلیارد کاڵا ئافرۆشە بە تورکیا تەرازوی بازرگانەکەی لاسەنگە ماینەزە واتە ئەبێ هەر 10 میلیارد با بە تورکیا 2 میلیاردەتەوە بە عێراق ئەگەر لاسەنگی هەبێ هاوسەنگی هەبێ ئەبێ بۆ نە 5 میلیارد بە 5 میلیارد بن 10 میلیارد بە 10 میلیارد بن
واگەر بێت و عێراق بیکا بە 12 ملیار بەرامبەر بە 10 ملیار ئەوە فایزی هەیە تا ئەستێک لێبەرژەوەندی بێ بەڵام هەتاکو هاوردەی زیاتر بێ هەناردەی کەمتر بێ مانای چوونە دەرەوەی سەروەت و سامانی ئەم وڵاتەیە و کارگەی لەسەر ئابوووریەکەی دروستەکە. بێگومان بە ڕێژەی جیاواز باسەکرێ هەندێکەڵێن نەخێر لە 120 بۆ تاوای وڵاتە هەندێکەڵێن نەخێر تەرازوی بازرگانەکە چەند جیاوازی بە لەگەڵ ئەمریکا ئەوە نا ڕێژەی باجەکە زیاترێ خود بەپی کاڵا و خزمەت گوزارەکانە گۆڕێ. بێگومان ئەمە گەورەترین پاکێجی سەپاندنی باجە کە ڕووبە بۆ ڕاستکردنەوەی لاسەنگی بازرگانی ئەمە قسەی ترم خۆیەتی هەناردەی بۆ ئەمریکا زیاتر بێت لە هاوردە هەر وڵاتێک وابێ ئەڵێن ئەم بڕیارەی گرێتەوە هەندێک شەڵەن 15 وڵاتە بۆ تەخمینەی کێکراوە بۆ هەڵسەنگاندنی کراوە ئێمە لێکۆڵینەوەکمان کردو بە تایبەت 15 وڵاتمان وەرگرتووە لە ڕووی هەناردەوە بۆ ئەمریکا و لە ڕووی هاوردەوە ئەگەری هەیە ساڵانە ئەمریکا 600 ملیار دۆلاری دەستکەوێ مەرجێ لە ساڵی یەکەم بەڵام لە ماوەی 10 ساڵە 6 تریلیۆن دۆلار داهاتێ بێ لەم باجە گومرگیە زۆرە بەڵام بەقەدەر ئەوەش ئەمریکا بێ باجی ئەم بڕیارانەی خۆی بە خوێندنەوەیان کردووە ینی پندێکی کوردیش هەیە زەرەری من و زەرەری کابرا جا لەوەیە بۆ ئێستا نەوێ بڵێ لەسەر ئەم بابەتی باجی گومرگیە ئەگەری هەیە عێراق توش بێ عێراق چۆن توش بێ عێراق لەگەڵ ئەمریکایە لە ساڵی 2024 9 ملیار دۆلار قەباری بازرگانیان هەبوو عێراق 7 ملیار دۆلار هەناردەی هەبوو بۆ ئەمریکا 6 شتێکی بەس نەوت بوو بای 2 ملیار دۆلار لە ئەمریکاوە هاوردەی کرۆیتە زۆری ئۆتۆمبیل بووە ئەم ئۆتۆمبیل ئەمریکانی کە لە بازارەکانی هەرێمی کوردستانە بە تایبەت 0 کیلۆمەتر اینا ئەوانی مستعمل لە دووبەی ئەوان ناکرێن بە بازرگانی لەگەڵ ئەمریکایە هەژمار ناکرێت ئەم جیاوازیە واتە عێراق نزیکەی 5 ملیار دۆلار هەناردەی زیاترە بۆ ئەمریکا ئەگەر بێت و بڕیارەکە بۆ شوێ بێ هەر وڵاتی هەناردەی زیاد بێ بۆ ئەمریکا عێراقی ژەگرێتەوە باجە خاتە سەر هاوردەکردنی کاڵا و شمەکی عێراقی بەڵام زۆر کاریگەر نابێت چونکە ئەگەبی خاتە سەر نەوت لە بەرژەوەندی ئەمریکا خۆی نابێت وە کەمتریشی بای 500 میلیۆن دۆلارێکی هەناردەی عێراق هەیە بۆ ئەمریکا زۆر کاریگەری لەسەر بازار عێراق نەبەوە لە هەمان کاتە ئەگەر خاتە سەر نەوتیش بۆ عێراق زۆر کاریگەری نابێت چونکە کڕیاری نەوتی عێراق لە بازارەکانی ئاسیا زۆرترن بەتایبەت دوای سەپاندنی سزا بەسەر کەرتی نەوتی ئێرانە چین و هندستان کە کڕیاری سەرەکی نەوتی عێراقن ئەتوانن قەرەبووی ئەو فرۆشتنی نەوتی عێراق بکەنەوە بە ئەمریکا ئەوان زیاتر خواز لەسەر نەوتی عێراق دروستکەن و ئەمە هیچ کاریگەرێکی لەسەر بابەتی دینار و دۆلار و سزادانی عێراق نییە ئەمە شتێکی جیهانی ڕوئەیە و تەنها پەیوەست نیە بە عێراق بەڵام حکوومەت عێراق پێویستە خۆی بگونجێنێت وەگەوەی کە سوودانی لە پەیوەندی تەلەفۆنەکەی لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژی پێکرد کە دەرفەتێکی باش بۆ بەرهێنانی کۆمپانیا ئەمریکەکان هەیە لە عێراق ئەگەر بێت و ئەو وەکو دەرخستێک پرۆپۆزەڵە خێرابی خەنە بەردەم کۆشکی سپی ڕامایە پەیوەندێکی زۆر باش لە نێوان ئەمریکا و عێراق ڕوویە کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی عێراقا بێت چونکە بیرمان نەچێت ئەگە عێراق ڕوبەڕووی فشار و سزاکانی ئەمریکا بێتەوە بەرگەی ناگرێ وەک یەکێک گوایە دوور بێ نەخۆشی شێرپەنجەی هەبێت تووشی ئەم پەتا قورسەش بێ کە یەک دوو مانگێکە لە هەرێمی کوردستان بڵاوە ئەوە حاڵی زۆر خراپتر بێ وەک لەوەی کە کەسێک وەرزشکار بێت لەشێکی تەندروست و ساخ و سەلیمی هەبێت کە باش بەرگێگرێ وڵاتانی ئەوروپا کێشیان هەیە لەگەڵ سزا و باجە گومرگەکانی ئەمریکا عێراقی ژەبێ خۆی بۆم بابەتە ئامادەکە هەوڵ بە هاوسەنگیەکە ڕابکرێت بەتایبەت دەرفەتی باشەیە بۆ بەرهێنان بۆ کۆمپانیا ئەمریکەکان ئەگەر ڕێنەیە گروپە چەکدارەکان مەترسی بن بۆیان ئەمە باسی بابەتەکەی ئەمریکا بوو سەعادەی ئەم شەو هەمومان چاوەڕێەکەیم بزانین ترەمپ چ بڕیارێکەیە بێگومان لە کاتی تریشا شرۆڤی زۆر باشتان بۆ بابەتە بۆکەین بێگومان کاریگەی لەسەر زێر و زی و ئیلاخرێ بێ بۆ تایبەت زێر باشترە زۆر نەیفرۆشن ئەگەر لای خۆتان بیڵنەوە هیچ نەبێت تامانگی 6 لەوەیە نرخی زیاتر تۆمارکە من پێشتر باسەمان باس کردووە لەم شەویش شتێکی تایبەتان لەسەر زێر پێڵە لە ئەمریکاوە بە بینەوە سەر هەرێمی کوردستان و عێراق باسێکی کەرکووکتان بۆ بکەم لە کەرکووک ئەمڕۆ چوارشەمە سێم و کۆتا ڕۆژی جەژنی ڕەمەزانە ئەوەش دوای ئەوەی هەردوو وەقفی سونی و شیعی عێراق ڕۆژی دووشەمەیان بە یەکەم ڕۆژی جەژن دیاری کرد دانیشتوانی کەرکووک فرێپێکاتە و دین و مەسەبن هەرچەندە بەشێکی دانیشتوانی شارەکە یەکشەمە لەگەڵ هەرێمی کوردستان جەژنیان کرد بەڵام بەشەکەی تری لەگەڵ عێراقا بڕیاری جەژنکردنیانە و بە فەرمیش پارێزگاکە وەکو دووشەمەی دیاری کردبوو کەرکووک پارێزگایەکی گرنگی ئابووری و وزەیە بەڵام لە ڕووی گەشتیاریەوە ژێرخانی نییە
دانیشتوانەکەی هەر دوو ڕۆژ ئۆتڵە و پشویان هەبێ ئەچنە ناوچۆ پارێزگاکانی تر بە تایبەتیان بۆ هەرێمی کوردستان کەرکووک لایەکی چۆڵە. لەگەڵ عومەر غەریب پەیامنێری کورسات نیوز لە کەرکووک گفتوگۆکەم. عومەر سڵاو لێبێ، جەژنیشی پیرۆز بێ لای وابزانام سێم ڕۆژە ئەگەر بە عێراق کردبێت ئەگە بەرێمی کوردستانیشکی بێەوە تەواو بووە. ئەمێ باسێکی باردۆخی کەرکووکمان بۆ بکە. ئەمڕۆ هەواڵێکی بیپیشە بوو کە هەلیکاریان ڕاگەیاندووە لە کەرکووک، ئەڵێن لە 85 ئەوانی کە کارەکەن هێزی کار لایەمە بێ عێراقی بن بە پێی گرێبەستەکان. هەروەها سێم ڕۆژی چۆن بەڕێکرا خەڵکی کەرکووک بۆ ئەوەنە ئەچنە دەرەوەی کەرکووک هەردوو ڕۆژ پشویانە بێ ئیتر کەرکووک جێهێڵن یان بۆ هەرێمی کوردستان یان بۆ ئەچن بۆ ناوەڕاست و باشوور عێراق یا لەوێ سەفەری دەرەوەش بکەن. دابەشە بن بە چوادەوریانە. ئەگەر عومەر حازر بێ پرسیاری ئەوەم کرد سێم ڕۆژ چۆن گوزەرە باسێکی باردۆخی کەرکووکمان بۆ بکە و زانیوانێکی تایبەتی شەیە هەمیشە لەسەر کەرکووشتی باشمان بۆ باسێک. بەڵێ بیلال ئەم کاتەی جەنابیشت باشوە ئەمەوێ لێرەوە گە فرسەتم بدەی پیرۆزبایی جەژن لێ بکەم چکە ڕاستە جەژنەکە لە ئەو پارێزگایانەی تری هەرێمی کوردستان کۆتا هاتووە بەڵام ئەم ڕۆژ لە کەرکووک جەژنە و سبەیش بە زۆرێک لە زۆرەکان هەر جەژنە بێت چکە لە کەرکووک بۆنەیەکەیە جیاواز لە شارەکانی تری کوردستان و عێراقیش کە بەیرەمجۆتی پێڵێن بیلال نازانم تو زانیاری تەیە لەسەرەوە ڕۆژێک دوای جەژنەکانی نەورۆز و قوربانیش لە کەرکووک هەر جەژنە. بەڵێ دیارە ئەمە یەکێکە لە نەریتە کۆنەکانی کەرکووک بیلال کە دوای جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بە ڕۆژێک دوای ئەوەش هەر جەژنە لێرەوە تا هاوڵاتیان ئەگەر یەکتر ببین هەر پیرۆزبایی جەژنەکە لە یەکترەکەن بۆیە من ئەکرێ ئێستا دوو جار پیرۆزبایی لە سەنابەت بکەم هەم بە بۆنەی کۆتا ڕۆژی جەژنی ڕەمەزان هەم بە بۆنەی بەیرەمجۆتیشەوە کە سبەی نییە. بەڵێ دیارە ئەمە بیلال زیاتر قسەکانمان قسەی ئابووری بن و گفتوگویەکی ئابووری بکەم لەگەڵ جەنابەت لەم گەشتە ئابووریە. دیارە کەرکووک لەبەردەم کۆمەڵی گۆڕانکاری ئابووری باشایە و ئەرێنیایە ئەکرێ جێی دڵخۆشی بێ بۆ خەڵک. دیارە ئەمەش دوای ئەوە دێت یعنی جەنابتان شرۆڤەیەکی ورتان کرد لەسەر ئەو پێشات و هەڵقشان و داکشانە ئابووری کە لەسەر ئاسی جیهان ڕۆدەن بەڵام کەرکووک لەبەردەم کرانەوەیە. ئەگەر چی کەم و کوڕی شەیە من دواتر دێمە لەگەڵ میوانەکان قسە لەسەر لایەنە نەرێنیەکە شەکەم بەڵام ئەوەی کە جێی گەشتبینیە ئەوەیە کە بیپی بەڕێتانی ئێوە کار لە بژانەوەی چوار شەڵگەی نەوتی گەورەی کەرکووک بکاوە بۆ مەبەستا بە پێ و زانیارانی لای ئێمەیە یعنی مەبەستیانەوەیە کە هەلی کار بۆ دانیشتوانی کەرکووک بڕەخسێن لە 1985 ئەو توانستانی بەکارێن لەم پرۆژەیە ئەبێ خەڵکی عێراق بنواتە خەڵکی کەرکووک بن بۆی ئەمە لایەنێکی ئەرێنیەوە کۆمەڵە لایانی تریشەیە پرۆژەیەکەیە بۆ دامەزرانی پاڵاوگەی لە کەرکووک کە 3000 دەرچووی کەرکووک ئەتوانێت کاری تیا بکات. جگە لەمە ئیداری کەرکووک حکوومەتی خۆزایی کەرکووک بە پێی پرۆژەیەک لەگەڵ حکوومەتی عێراق کە ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقشی لەسەرە دامەزران بۆ زیاتر لە 7000 دەرچووی کەرکووک لە ئایندەیەکی نزیکە ئەنجامە درێ بە پێی وتەی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک کە دامەزران یاخود دۆزینەوەی هەلی کار بۆ 10,000 کەس لە کەرکووک ئەمە کارێکی کەم نییە. بەڵام ئەو گرفتەی تۆش باس کرد بڵێ لە ڕووی گەشتیاریەوە ئەگەر چی کەرکووک ژێرخانێکی ئابووری بەهێزی هەیەەوە خۆی شارێکی بەهێزە لە ڕووی ئابووریەوە بەڵام ژێرخانە سیاحەکەی لاوازە. من ئەمە قسەی زیاتر لەگەڵ میوانەکەم بکەمەوە پرسیارەکان لەگەڵ دکتۆر عومەر مامۆ جێگری یەکەمی سەرۆکی ژووری بازرگانی کەرکووک بکەم. دکتۆر جەژنت پیرۆز جەژنان پیرۆز بێ جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو کارمەندانی کورسات نیوز پیرۆز بێتن و هەموو لە هەموو وڵاتانی کەرکووک. دکتۆر کۆمپانیای بیپی بەریتانی ئێستا پرۆژەیەکی هەیە بۆ فراوانکردن و نۆشنکردنەوەی 4 شەڵگەی نەوتی بەهێزی کەرکووک و ئەوەشی ئەعلان کردووە کاوێ لە 1985 ئەو کەسانی کاری تیاکەن خەڵکی کەرکووک بن واتە خەڵکی عێراق بن خەڵکی ناوخۆیی بن. ئەمە چ کاریگەریەکێ بۆ دۆزی کەرکووک لە ئابووریەوە؟ بەڵێ بێگومان هەمومان دەزانین کەرکووک لە ماوەی دروستبوونی 122 ساڵی دروستبوونی عێراقدا کەرکووک یەکێک بوو لەو شارانەی کە نەوتی تیا دۆزرایەوە تەنانەت دوای دروستبوونی دەوڵەتی عێراقی بە 6 ساڵ کە اکتشافی نەوت کرا لەلایەنی بەریتانیاوە و ئەمە عێراق لە ماوەی ئەم 98 ساڵی ڕابردووەیە بێگومان هەمومان دەزانین
کە عراق کۆڵەکەی هەناردە و دروستبوونی اقتصادی عراقی بوون لە ماوەی 90 ساڵی ڕابردووە بەڵام بەداخەوە ئەو نەوتەی کە لە عراقدا دۆزرایەوە و لە هەموو وڵاتانی جیهان بەتایبەتی خەلیج کە بووە هۆی بژانەوەی ئابووری و دروستبوونی ئەو دەوڵەتانە لە عراقدا دروست نەبوو بەهۆی ئەو کێش سیاسیانەی کە لە عراقدا دروست بوو بەڵام ئەوەی کە ئێستا لە دوای 2023 ڕوخانی ڕژێمی بەعێز عراق چووە قۆناغیشی ترەوە پاڵپشتێکی بەهێزی هەیە بەهۆی ئەوەی کە حکوومەتێکی کە دروست بوو حکوومەتێکی هەمومان دەزانین پەرلەمانیە و هەموو پێکاتەکانی عراقیادا دروست بوونە سەر ڕای ئەوەی کەوانی چێشمی سیاسی هەبوو لە ڕووی بەهۆی مادەی 140 چارەسەر کراوە تا ئێستا نەگۆچوە بەڵام داهاتووی عراق لە دوای دروستبوونی ئیدارەی ئێستای کەرکووکەوە کە بڵێن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرا بێگومان کرانەوەیکی باشتر کراوە لە کەرکووکدا بەتایبەتی ئەوەی کەوا کۆمپانیای زلهێزی وڵاتێکی زلهێزی بەریتانیا کە بیپە کە شارەزایشی باسی هەیە لە بڵێن ئابووری کەرکووک نەوتی کەرکووک گەڕاوەتەوە کەرکووک هەمومان دەزانین بەڕاستی ئێمە دوو هاوکێشەمان هەیە هاوکێشەی ئابووریمان هەیە کە خواست خستنە ڕوو چەندێک دش بەیەکن ئەمیان بەرزە بێت دابەزە و بەرزە بێتەوە هەروە هەلی کاریش بێگومان هەلی کار و ڕێژەی هەژاریش بێگومان پێچەوانی یەکترن تا هەلی کار زیاد بکرێتە ڕێژەی هەژاری لەو شارەیە لە وڵاتەیە کەم دەبێتەوە بێگومان ئەوەی کەوا اتفاقراوە لەگەڵ حکوومەتی عراقدا بۆ دروستبوونی هەلی کار لە کەرکووکە بەتایبەتی ئەو اتفاقی کراوە کە ڕێژەی ئەوانەی کە دادەمەزرێن و پاش هاتنەوەیان بیپی کە لە 185 کارمەندەکانی لە شاری کەرکووک بێت بێگومان ئەمەش استراتیژی زۆر گەوری هەیە لەسەر ڕێژەی هەلی کار دروستبوون لە شارەکەدا هەروە ئەممان دەزانین لە ماوەی چەند مانگی داهاتوودا بێگومانەوەی کە من ئاگادارم مەسپایەکی گەورەی لە کەرکووک دەکرێتەوە کە ڕێژەیەکی زۆر دامەزراندن بۆ کەرکووک دەکات بێگومان ئێمە بەڕاستی تەنها مەسپا و بابەتانە نییە یەکێ لە هەرە بنەماکانی شارێکی نەوتی بێگومان سناعاتی وەک پیشەسازی پەترۆکیمیاتە بێگومان ئەمە دەزانین لە نەوتدا 650 جۆری مادەی پترۆکیمیات لە نەوت دروست دەکرێت بەداخەوە لە کەرکووک تا ئێستاکانە بەهۆی ئەو ڕێکارە تعجیزیانەی کەەوە بۆ وەبەرهێنان لە کەرکووە دەکرێت کەرکووک تا ئێستا لە ئاستێکی باشدا نیە بەڵام هیوادارن ئێمە پاداگری دەکرێن لەگەڵ وەکو ژووری بازرگانی کەرکووک و ئەو پرۆژانەی کەوا زیاتر هەلی کار دروست دەکات چونکە ئێمە دەزانین کەرتی گشتی بەڕاستی عراق ئێستا تا ڕادەیەک لە ساڵی 2025 تەسەور دەکەم تووشی تۆزێک جرگرت بێت بۆی ئەوەی کە ساڵێکی ئەمەزانی ئەم ساڵەکە بەڕاستی کوشکە ساڵی بوو هەروەها ساڵێکی انتخاباتە لە عراقدا ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی سیستێک بە چالاکی ئابوووریەکانەوە لە عراقدا دروست بێت بەڵام کەرکووک شارێکە بێگومان ئاسانکردنی خاڵەکانی وەبەرهێنان لە کەرکووکدا هەروە سەرمایهداری باشیشمان هەیە ئێمە وەکو ژووری بازرگانی کەرکووک و لەگەڵ وەبەرهێناندا و هەروە کەرتی عقاراتدا دەتوانین زیاترین هەلی کار لە شارەکەدا بژێنینەوە بۆ داهاتوی شارەکەمان و بۆ ئەو پاش ئەوەی کەوا بەڕاستی ئێمە ئەحسای ساڵی 24مان بینی داتایەکی حەقیقی کەوتە ژێر وەزاری پلاندانانی عراق کە ئەمە دەکرێتە ببێتە بنەمایشی زانستی بەهێز بۆ بەهێزکردنی ئابووری و هەلیکار لە شارەکەیە. هاوکارم بیلال باسی لەوە کرد کە کەرکووک لە بەردەم کرانەوەیە لە کاتێکا ئێستا مەسەن جەژنە لە بۆنەکانە خەڵکی کەرکووک ڕوو لە پارێزگاکانی ترەکەن پارێزگاکانی هەرێم بەیاخود خوار و ناوەڕاستی عێراقیان هەندێک وڵاتی دەوروبەر بۆی کاتێکی خۆش بەسەر بن کەرکووک ئەوە ناهێنێ ئێستا لە ڕووی سیاحیەوە وەکو ژێرخانە ئابووری زەناوە دامەژەت پێکرد ئەتیمامی زیاتری پێ بدرێن ئەمە لە توانای حکوومەتی عێراق و ئیداری کەرکووک نییە ئەم کارە بکەن بێگومانە وڵاتانەی کە بوونە زلهێزی ئابووری و گەشتیاری کەرتی وەبەرهێنان ئەو کەرتەی بژاندوێتەوە بۆیە ئێمە داوا دەکەین بەڕاستی کەرتی وەبەرهێنان و سەرمایهداری باشیشمان هەیە و مەجالیش هەیە لە هەموو بوارەکاندا بۆی کەرکووک بچێتە یەکێک لەو شارانەی کە لە جیاتی ئەوەی هاوڵاتانی بەڕێز بچنە شارەکانی دەرەوەی بچن دەرەوەی کەرکووک یا بچین بۆ هەرێم لە شارەکەی خۆماندا کەرتی گەشتیاری هەروە گەشتی سیاحی و مۆڵی گەورە لە شارەکە بکرێتەوە بۆی بتوانین
يعني لە هەردوو لاکە سوودی دەبێت چونکە کەرتی بڵێن هەر کەرتی وەبەرهێنان کەرتێکە زۆر تایبەتە لە کەرتەکانی تر لە کاتی بنیادنانی پرۆژەکە هەلی کار دروست دەکات هەروەها لە دوای دروستبوونی پرۆژەکەش هەلی کار دروست دەکات بۆیە گرنگە ینی ئەنجومەنی محافەزەی تازە و داوایان لێ دەکەن بەڕاستی دەستی وەبەرهێنان بێن لە شارەکە وها دەستی سەرمایه‌دارکان بکردن چەندێک بۆ کار ئاسانیان بۆ بکرێت بۆی لە چەند ساڵەی کە ئەنجومەنێکی هەڵبژێرایی شارەکەمان هەیە لە دوای 4 ساڵ ببینین بژانەوەیەکی باش بە شارەکەەوە دیار بێت لە ڕووی بژانەوەی ئابووری و دروستبوونی هەلی کار لە شارەکەی دکتۆر ئەگەر دەرفەتە ما بێ مەسامەوە پرسیارە بکەم وتە ساڵی 2025 ساڵێکی سەختە بێ بۆ عێراق لە ڕووی ئابووریەوە ئەم لایەنە چۆن ئەگەر ئەمەش بێگومان هەمووان دەزانین ئەو فشارانەی سەرۆکی ئەمریکا ئەمڕۆ 2/4 ئەوەی کە ئەعلانی کرد ئەوەیە ساڵی تعدیلکردنی موازنەی گومرگێکی بێتن تەنانەت عێراقیشی تێدایە چونکە ئێمە ئەگە سێری ساڵی ڕابردوو بکەین ئەمریکا ئەڵێ ئێمە ئەبێ موازنەی تعدیلی گومرگی بکەین لەگەڵ هەموو وڵاتانە بەتایبەتی سینە هەروەها کەنەدایە وڵاتانی یەکێتی ئەوروپایە عێراق ئەمریکا ئێستا بۆتە سەرۆکێکی لە ڕوو ئابوووریەکەەوە سەری عالم دەکات لە ڕووی سیاسی و ئەو بابەتانەی وەلانەوە عێراق ساڵی ڕابردوو 9 ملیۆن دلار هەناردەی نەوتی کردووە تەنان ملیار نیە کەلوپەلی هاوا دەکردووە ئەمریکا بەمە ڕازی نابێتە لە تعریفە گومرەکەی ئێستادا ناوی عێراقیشی تێدایە بۆ هیوادارین عێراق بەهۆی ئەو بوارە گونجاوی کە بۆی دروست بووە وڵاتێکی بەڕاستی عێراق داهات بەهێزە هیوادارین بتوانێت بە داهاتە بەهێزەکەی ئابوورێکی بەهێزی لە عێراقدا دروست بکات ئەو 100 ساڵی ڕابردووی نەهامەتەی کە دروست بوو بۆ شەڕ و شۆڕ و نظامێکی دیکتاتۆریەوە ڕژەمێکی ئابووری بەهێز سیاسی بەهێز لە شارەکە بێت بەتابەتی کەرکوچیەکان شانی ئەوان کە ئابوورێکی بەهێز و هەلیکاری باشیان هەبێتن کۆتا پرسیارم ئەمێ پێشبینی خۆتم پێ بڵی لەسەر دۆلار و زێر بەرەو شوچێت بڵێ دۆلار و زێر دوو بابەتی جیاوازن هەر کاتێک ئەمریکا سوودی بانکی لە ئەمریکا کەمەوە کات بێگومان ئەممان دەزانین نرخی ئاڵتون بەرز دەبێتەوە ئێستاش ینی تێبینەوە دەکرێت بەڕاستی نرخی ئاڵتون ئەمڕۆ نزیک بۆتەوە لە 3200 ئەمەش بەهایەکی پێوانەی تۆمار کردووە بەڵام بابەتی دۆلار لە عێراقدا ئێمە لەبەر وڵاتێکی هاوردەکارین و هەروەها ئەو ڕێکارانەی کە جیرانە بەر بۆ ئەوەی نرخی دۆلار لە شارەکە لە عێراقدا جێگیر بێت بۆی مەنسەنەی ئەلکترۆنیەوە ئێستا تا ڕادێک جێگیرێکی بەخۆیەوە بینیوە بەڵام خواست و خستنە ڕوو لە سەروی ئەو پێشبینیانەیە کە ئێمە دەکەین بێگومان عێراق بێگومان لەو بابەت یعنی من دڵنیام ساڵێکی سەخت دەبێت ساڵی 25 ساڵێکی سەختی هەم ئابووری و هەم مالی دەبێت لە عێراقدا دکتۆر عومەر مامۆ جێگیری یەکەمی سەرۆکی ژووری بازرگانی کەرکووک بووە لێرە حەزوریە بوو لەگەڵمان بەڵێ بیلال دیارە خەڵکی کەرکووک ئەمڕۆ خواستەکانن لەسەرەوە هەڵسنیوە ئیدارەی کەرکووک و حکوومەتی خۆزیی کەرکووک بتوانێت لە ڕووی سیاحی و لە ڕووی گەشتیاری و ئیتیمامی زیاتر بەم شارە بدا دیارە لە ئێستاە لە ڕابردووە ئیداری پێشوو ئەم لایەنەی فەرامۆش کردو لە کەرکووک بۆیە کەرکووکەکان جەخت لەسەرەوەکەنەوە پێویستەکە ئیداری کەرکووک ئاوری زیاتر لەم لایەنە بداتەوە کەرکووک لە ڕووی گەشتیاریەوە ببوژێنێتەوە بڵێ عومەر هیچ هەواڵە بۆ من نێشتەوە هەموویت باس کرد لە مەولایەتە پێکەوە هەواڵی ئابووری پێشکەشەکەین عومەر غەریب لە ئامێری کورسات نیوز لە کەرکووک هەر بژیت باسێکی نەوتی هەرێمی کوردستانتان بۆ بکەم زانیاری نوێ هەیە لەسەر هەندێک کێڵگە لە نەوتی هەرێمی کوردستان بەرهەمی کێڵگەی نەوتی شێخان بۆ یەکەم جار ئاستی پێوانەی تۆمار کرد بە پێی ڕاگەندراوەکانی گۆڵفکیستۆن بەرهەمی نەوتی کێڵگەی شێخان گەیشتۆتە 46,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کە بەرزترین ئاستە لە مێژووی کارکردن و بەرهەمێنان لەو کێڵگەیە و هەر بەرمیلێک نەوتی بە 27 دلار بۆ 29 دلار فرۆشت. ئالێرە هەندێک زاناییتان لەسەر کێڵگەی نەوتی شێخان وەروە کارەکانی گۆڵفکیستۆن پێڵم کە هەندێک زانیاری زۆر وردن وەکرێ بەرچاوڕوونێکی باشمان باتێ لەسەر داهاتی نەوت لە هەرێمی کوردستان. گۆڵفکیستۆن وەکو سەرکەوتنێک ئاماژەی بۆ کرد 790 ڕۆژە بە بەردەوامی بەرەمێنانیان هەبووە بۆ چرکەیەکیش بەرەمێنانیان نەوەستاندووە 790 ڕۆژ واتە ڕێک 2 ساڵ و نزیکەی 80 ڕۆژێک بەرهەمی نەوتیان هەبووە نەوەستاوە مانای وایە لە ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانە ئەوان بۆ ماوەیەکی کەم وەساون وەیتە بەردەوام بوون لە بەرەمێنان باسی هەناردە ناکەین باسی بەرهەمێنانەکەین
جا لەم ماوەشا سەرکەوتنی گەورەیان بەدەستێنەوە باز لەوەکەن لە 1970 بەرهەمێنانیان زیادی کردووە بەراورد بە 2023 و لە 25 بەراورد بە 2024 لە 122 ژەڵێ داهاتمان زیادی کردووە. باز لەوەکە کە تەنها لە مانگی 1 مانگی 2 تا 18 سی 2025 لەو سێ مانگەیە تێکڕای بەرهەمێنانی نەوتیان گەیشتۆتە 46,000 بەرمیل نەوت ڕۆژانە لە کاتێکدا لە 2021 کە بەرزترین ئاستیان هەبووە 43,000 بەرمیلێک بوو. واتە بۆ یەکەم جارە کێڵگەی نەوتی شێخان بێگومان لە 2007ەوە گۆڵفکیستۆنی بەریتانی هات لەوێ دەستی کرد بە کارکردن و یەکەم بیرە نەوتی لێیە لە 2010 سەرەتا 1000 و شتێک بەرمیل نەوتیانە بۆ ڕۆژانە دواتر زیادی کرد لە 2021 بەرزترین ئاستیانە بۆ 43,000 ئێستا لە گەیشتنێتە 46,000 بەرمیل نەوت ڕۆژانە کە ئاستێکی پێوانەیە تا ئێستاوانە بووە. باز لە بابەتێکی گرنگی شەکە کاڵێ 4.4 دلار تێچووی بەرهەمێنانمان کەم کردوتەوە بەهۆی چیەوە لە بڕی بەرهەممان زیاد کردووە. عادەتەن تۆ 100 کارمەندی هەیە 30,000 بەرمیل نەوت بەرهەمێنی 40,000 بەرمیل نەوت بەرهەمێنی هەر کری ئەم 100 کەسە ئەی وا بوو بە 102 103 بۆیە هەتا بەرهەمێنان زیاد کە تۆ تێچوت دابەزێن نەک ئەوەی کە لە ڕووی تەکنۆلۆژیەوە پەریان پێیاوێ بەڵکو پێویستە بەچی بە زیادبوونی بەرهەمێنان. لەسەر بابەتی ئەم بەرهەمێنانەی کێڵگەی شێخان هەندێ زانایی ترتان پێ بڵم کە زۆر سەرنجڕاکێش یەکێک لەو بابەتانەڵێ لە 2023 بڕی بەرهەمێنانمان 21,891 بەرمیل نەوتی ڕۆژانە بووە 21,000 لە 2024 ئەڵە گەیشتۆتە 40,689 21,000 بۆ 40,000 واتە نزیکەی دوو ئەوەندە لە 185 زیادی کردووە. لە 2025 گەیشتۆتە 46,400 بەڕژی لە 100 و زیاتریش بەراورد بە 2023 لە 2025 بەرهەمێنان زیاد کرد بۆ سێ مانگە گەر هەژماریکەین چ هێشتا 9 مانگمان ماوە ئەگەر بەرهەمێنان کەم بێتەوە بوەستێ شتێک ڕووبە ئەگەری نییە بەو بەردەوامی کە ئێستا هەیەی زیاد بێت. بابەتێک تر هەیە باز لە داهات کراوە کە لە 2023 ملیۆن و 500,000 دلار داهاتی کۆمپانیاکە بۆ بەتەنها لە 2024 151 ملیۆن و 200,000 دلار بەس تەنها بەرهەمێنانی کۆمپانیەکە داهاتیە بووە. باسی نرخیش کراوە بێگومان ساڵی 2025 پێویستیان بە کۆتایی ساڵە بۆ ڕاگەاندنی داهات چکەن دێجار شایستەدارەکانیان لە هەرێمی کوردستان جیاواز وەرەگرن. لە 2024 بەرمیل نەوت بە 26.8 دلار کۆمپانیەکە کە بۆی ماوەتەوە بۆ نەفرۆشتێتی لە 2025 بە 27 بە 29 دلار بەڕاستی ئامەیان زۆر ئازاری پێگەیاندم لەبەرەوەی لە سێ مانگی 2025 تێکڕای نەوت لەسەر ئاستیجیان 70 دلار بووە کەمترینی 65 بۆ بەرزترینی 79 دلار 78 دلاری بە خۆی بینیوە. معقول نییە نەوتی هەرێمی کوردستان تاڵان فرۆش 26 دلار 29 دلار 27 دلار بفرۆش هەمووشی بۆ کۆمپانیا بچی 1 دلاری بۆ حکومەت بمێنێتەوە دیاریش نێداتەکە چۆنە ناکرێ بازاری نەوت لە هەرێمی کوردستان. عێراق فشارمان لەیەکە عێراق ڕایگرت تورکیا ڕایگرت بەڵام بۆ میلەتی خۆت دڵسۆز بە سەرۆت و سامانێکەمە هی ئەمنەوەی نییە هینەوەکانی داهاتووشە ناکرێ بەم شێوازە تاڵان فرۆشی بە یعنی تۆ 70 دلار بکە بیێ بە 29 دلار بە 30 دلار تاڵان فرۆشی نەبێت چییە بە کاتێکان 29 دلار 30 دلارەشی چی بۆ تۆ تیانەبێت ئەی بۆ بەرهەمێنین سەر لە معادلەکە دەرناکەین. لەسەر ئەم بابەتی کێڵگەی نەوتی شێخانە شتی تریش هەیە کە بەردەوام بوون لە بەرهەمێنان ئەڵێ 790 ڕۆژە کاتێ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان وەسا ئەمان هەر بەردەوام بوون و ئەوەش داتاکانیان بوو کە باسییان کرد. غەزێنی حکوومەتی لە داهاتی نەوتی ئەگەر سفر نەبێت 40 ملیۆن دلارێک ئەویش ڕوون نییە لە چیا خەرج کراوە شەفافێتێک نییە لە سێکتەری نەوت خەڵک ناحەقی نییە دڵخۆش نییە بە بابەتی نەوت لە هەرێمی کوردستان. باباسێکی زێرتان بۆ بکەم کانزا بە نرخ و بە بایەخ و دڵخوازەکەی خانمان لە هەرێمی کوردستان و لە هەندێ وڵاتی تریش بێگومان خواستێکی باشی لەسرە. نرخی زێر لە مامەڵەکانی ڕۆژی سێشەمە بەرزترین ئاستی تۆمار کرد و مسخاڵێک زێڕی ئایارە 21 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان گەیشتە 655,000 دینار کە ئەوەش بەرزترین ئاستە بەخۆی بینی ئاوکات ئۆنسەیەک زێر گەیشتە نزیکەی 3150 دلار. بەرز بوونەوەی زێر بەهۆی زۆری خواست لە بازاڕەکانی ئاسیا ڕوویە چونکە ترسیان هەیە لەو باجانی ئەمریکایی خاتە سەر وڵاتان بەتایبەت وڵاتانی ئاسیا گرێتەوە لە یابان لە کۆریای باشوور کە هاوپەیمانێکی نزیکی ئەمریکان لە تایوان هەتا گاتە ڤێتنام و وڵاتانی تریش بێبەش نابن لە باجەکان بۆیە زێر پەناگەیەکی ئارام بوو بۆیان. دواتر بازاڕەکانی ئەوروپاش بە هەمان شێوە زێرگەشانەوەی خۆی پیشاننا
بەڵام لە بازارەکانی بریکا کەمێک گەڕانەوەی هەبوو هەرچەندە کڕینی زێر لە بازارەکانی ئەمریکاش بەرزترین ئاستی تۆمار کرد کە نزیک بۆ لە 3200 دلار. با لێرە هەندێشتی ترتان پێ بڵم لەسەر زێر من ماوەی زۆر گوێم لێ بێ زۆر خەڵک ئەڵێ ئەوە نرخی زێر بەرز بووە ئەو واڕوویا دنیا ڕووخا دنیا ژێرە و ژوور بوو کاکە فریاکەون ئەم بەرزبوونەوەی زێر ئەو نەشتێکی نامۆ نییە کە ئێمە زۆر بەو شێوازە باسی بکەین لەوەی لە ماوەیەکی کەما بەرزبوونەوەکی تۆزێ نامۆ بێ بەڵام پێشتیش لە ساڵانی ترا بەرزبوونەوەی هاوشێوەمان هەبووە. ئێمە من خۆم هەمیشە پرەنسیپێکم هەیە بنەماکی کارکردنم هەیە لەم چەند ساڵی کە لە ئابووریا ئیشم کردووە هەوڵم ناوە خەڵک بترسێن هەمیشم هەوڵماوە ئارامەک لە دەرونی خەڵکا دروست بێ ئەو بینەرانی سیرمانەکەن و هەروەها هەوڵمان ناوە ڕۆشنبیرێکی ئابووری هەبێ بۆی خەڵک بەرچاوی ڕوون بێت چی ڕوئەیە نەک هۆسە لەسەر بابەتێک بە تەنها دروستکەی. لە 2025 تەنها لە مانگی 1 و 2 3 تا 2 4 17 جار نرخی زێر ئاستینۆی تۆمار کردو هەمیشە گرانترن دەجا گەڕانە بەڵام گرانتر 17 جار تەنها لە 3 مانگە لە 120 لە یەکی یەکەوە هەتاکو 2 4 هەتاکو 1 4 بە دیاریکایی لە 120 نرخی زێر بەرز بۆتەوە ئەم لە 120 لە بیرتان بێت چەنەکە گەیشتە نزیکەی 3149 دلار بە ئۆنسەیەک. ئایا ئێمە پێشتر بەرزبوونەوەی هاوشێوەمان هەبووە لە زێرە؟ بەڵێ من نمونەی هەندێک ساڵم بۆ هێنانەوە کە ئەکرا زۆر زیاتریش بووە تەنانەت زۆر کۆنتریش لە هەشتاکان لە هەفتاکان لە کاتی تریشە بەرزبوونەوەی هاوشێوەمان هەبوو زیاتر لەمەی ئێستەش هەبووە با ئێستا لەسەر ئەو ساڵانە شتێکتان پێ بڵم کە وتمان لەم 3 مانگەیە لە 2025 لە 120 بەرز بۆتەوە. جواب زانی لە ساڵانی تر هەر ساڵی ڕابردوو لە 180 نرخی زێر بەرز بۆت ئەم ساڵ لە 120 بەم 3 مانگە واگریمان چۆ لە 180 چۆ 35 راسێت تو ساڵی پێشوو لە 180 نرخی زێر بەرز بۆتەوە. لە 2020 لە کۆرۆنایە لە 124 نرخی زێر بەرز بووە. لە 2011 لە بابەتی قەرزەکانە کێشەی قەرزەکان لە سراستی گیان لە 132 نرخی زێر بەرز بۆتەوە یعنی زیاتر لە ساڵی ڕابردووش. لە ساڵی 2008 لە بابەتی دروستبوونی قەیرانی خانوبەرە لە ئەمریکا کە زۆربەی جیهانی گرتەوە کاریگەریەکانی تا ئێستاش دیارن بەشێکی و بەرزبوونەوانی ئەم ساڵیش ڕوویاوە هەر پەیوەندی بۆ بابەتەوە هەیە بەشێکی لە 125 بەرز بۆتەوە. لە 2001 لە کێشەی دۆتکۆم کێشەی دۆتکۆم پەیوەست بوو بە هاتنناوی کۆمەڵە کۆمپانیای تەکنۆلۆژی بۆ بازارەکانی جیهان قەیرانێکی دروست کرد بە ناوی دۆتکۆمەوە کە بەشێکی پێوەست بوو بە بابەتی هاکردن و ڤایرۆس و هەندێک بابەتی تر قەیرانێکی گەورەی ئابووری دروستکی چی کەمتر نەبوو لەو قەیرانانی کە بینیمانە لە 118 نرخی زێر بەرز بووە. لە 86 ئێستا کە خەڵک شارەزانی بازاڕی زێر باسی ساڵی 2025ەکەن کەڵێن لە 120 نرخی زێر بەرز بۆتەوە ئەڵێن ئەمە یەکەم جارە لە 86ەوە لە ماوەیەکی کورتاونە ینی پێش 86 دیوامان هەبووە ساڵی 1986 بۆ شتێکی نامۆ نییە و هەموو کەسیش ئێستا لای ڕوونە لە باو و باپیرانە هەمیشە بیستومانە کە زێر کانزایەکی بە نرخە کڕینی هەمیشە لە قازانجا ئەگەر سەبر و تەحملت هەبێت ئەوە بێگومان کڕینی زێر هەر کاتێ بیکری داش بەزێتەوە دواتر هەر قازانجەکەی جا هەندێک پێشبینیشتیشە بینم ئەڵێن ئەگاتە ئەوەنە ئەگاتەوەنە گرنگەوێت تۆ بڵی لە کەیە ئەم نرخانە ڕوێن لە 26 یەکی 2025 ئێمە وتمان لە 120 بۆ لە 125 بەرزبوونەوەی نرخی زێر لەم ساڵە ئەبینین 3300 بۆ 3500 دلار بۆ ئۆنسەیەکیش ئەبینین. ئەگە هەر کەس بەگوێی کردوێتین بەرچاوڕوونی هەبوو بێ ئەوە کڕیبەتی قازانجێکی باشی لێ کردو. بێمە سەر بابەتێک پێوەستە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆتانزانن ناوچەیەکی پڕکێشمە کێشم و بەریەکەوتنی سیاسی و ئەمنی قورسە کە ئاسان نییە شرۆڤەکردنی. لە ماوەی ساڵی ڕابردوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووی کێشە و ئاستەنگی ئابووری زۆر بۆتەوە پێشبینێکرێت ئەو کێشانە لە ساڵی 2025 شا بەردەوامن. ڕۆبن ڕایت کە ڕۆژنامەنووس و شرۆڤەکارێکی بە ئەزمونە لە راپۆرتێکدا پشتی بە داتاکانی دامەزراوە نێودەوڵەتیەکان بەستووە پێشبینیەکات ئەم ساڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووی چەند کێشەی ڕیشەی بێتەوە کە بریتین لە نەبوونی ئاسایشی خۆراک هەڵاوسان قەرزە حکومیەکان و بێکاری و جەنگیش با بخۆی لەولاوە وەکو سەرۆکیان بوەست. ڕۆبن ڕایت ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری دێرین لە پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاپۆرتێکی بڵاو کردوێتەوە و تیایدا باسی لەو ئاستەنگە ئابووریانە کردووە کە لە ماوەی ئەم ساڵدا ڕوبەڕووی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتەوە.
کێشە و ئاستەنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێشتا بەردەوامە و کە کێشەی دانیشتوانی ناوچەکە بۆ داوینکردنی بژێوی ڕۆژانە و هەتا کێشەی حکوومەتەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی کورتێنانی بودجە و قەرزە دەرەکیەکان لە خۆ دەگرێت. قەیرانی بێکاری میلیۆنان لاوی جیلی زێد و هەڵاوسان بەشێکن لە سەرەکیترین کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بە گوێرەی راپۆرتەکە کەمی خۆراک یەکێکە لە ئاستەنگەکانی ناوچەکە و ڕێکخراوی فاویش لە کۆتاییەکانی ساڵی 2024 هۆشداری داوە کە دەیان ملیۆن کەس کێشەی ئاسایشی خۆراکیان هەیە و یەمەن و سووریا و فەڵەستینی وەک نمونە هێناوەتەوە. ڕایت وەک دووەم کێشە و ئاستەنگی ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی لە هەڵاوستان کردووە. سندوقی نەختی نێودەوڵەتیش لە کۆتاییەکانی ساڵی 2024 باسی هەڵاوسانی کردووە لە ناوچەکەدا و هاوکات لەگەڵ خستنەڕووی داتاکانی پەیوەست بە ئێران و سوودان و میسر و سووریا ناسەقامگیریە جیۆپۆلیتیکەکان بە هۆکاری بەرزبوونەوەی زیاتری هەڵاوسان و درێژە کێشانی لە ماوەی ئەم ساڵدا دەزانێت. قەرزەکانی حکوومەتیش یەکێکی ترن لە ئاستەنگەکان و بەوتەی سندوقی نەختی نێودەوڵەتی حکوومەتەکان بەرپرسیارەتێکی قورسیان هەیە بۆ دابینکردنی تێچوەکانیان کە ڕۆژ لە دوای ڕۆژیش لە بەرزبوونەوەدایە. قەرزی چەندین وڵاتی عەرەبی زیاتر لە 170 کۆی بەرهەمی ناوخۆیەکەیان. چوارەم کێشە کە بەرەوکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووە بێکاریە کە بەرزترین ئاستا لە جیهاندا و تەنانەت لە ئاستی پێش بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناش بەرزترە. بە گوێرەی داتاکانی دامەزراوەی نێودەوڵەتی کار ساڵی ڕابردوو بێکاری لە نێوان 15 بۆ 29 ساڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئەفریقا گەیشتۆتە لە 125 و ژنان کەمترین بەشداریان هەیە لە بازاڕی کاری ناوچەکەدا. لە کۆتاییدا جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جگەل لە ماڵوێرانی بۆ دانیشتوانی ناوچەکە ڕێگری لە گەشەی ئابووری دەکات. لە کۆربەندی ئابووری ساڵی 2025 کە مانگی یەک بەڕێوە چوو پێشبینی کرا لە ماوەی ئەم ساڵدا جەنگ پەرە بسەنێت و ئەوەش نادڵنیایی لە بازار دروست کردووە کە کاریگەری قوڵ لەسەر ئابووری وڵاتان دروست دەکات. بە پێی راپۆرتی بانکی جیهانی لە ماوەی 7 ساڵدا داهاتی تاک لە وڵاتانی دووربوون لە جەنگ و ناسەقامگیری لە 145 بەرز بۆتەوە. حەقە تۆزە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسە بکەین خۆمان لەم ناوچەیە ژین بەرکەوتێ و کاریگەریانین کە لەم ناوچەیە ڕوئەیە با هەندێک زانیاریتان بۆ باسکەم لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم پۆلێنێکی کراوە پیانەوتێ وڵاتانی مینا. منە وڵاتانی میناواتە میدڵ ئێست نۆرز ئەفریقا کورتکراوەکەی لەوە وەرگیراواتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا. باکووری ئەفریقایتر لە مەغریبەوەیەتەوە بۆ لیبیا و جەزائیر و میسر و هەتاگاتەوە ئیتر یەتە نیمچە دوورگەی عەرەبی و دواتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نیمچە دوورگەی عەرەبی و میسر و تورکیا و ئێران و ئەم وڵاتانەکە کە نزیکەی 16 وڵاتن ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە لە قەیرانە. بوونی ئەم کێشە و گرفتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەش پەیوەندی بۆ هەیە کە لەم ناوچەیە لە شوێنانی تر وڵات بڕیارەیە حکوومەت بڕیارەیە و بۆنە لە ئاسیا لە ئەوروپا لە ئەمریکا بەس ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها سەرۆک حکوومەت و وڵاتەکان بەتەنها ناتوان قەرار بن. گروپی چەکدار و گروپی خاوەندە سەڵات و نفوز هەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەتوانن معادلە سیاسی و نێودەوڵەتیەکان پێچەوانە بکەنەوە. ئەو شێوەی کە ئێستا حوسیەکانی کەن حەماس لە غەزەی کرد و هەندێک جار کورد وەکو خاوەن قەزەیەکی نەتەوەی لە کوردستان لە 4 پارچە ئەیکا لە فەڵەستین بە هەمان شێوە هەتا ئەگاتە بابەتەکانی بەلوچ لە ئێران لە ناوچەکانی تریش بە هەمان شێوە گەورد بینەوە ئەم کێشەیە زۆرە. بۆیە کۆنتڕۆلکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بوونی خاوەن قەرارێکی جێگیر مەحاڵ. هەندێک شتان پێ بڵم لەسەر ئەم بابەتە. کێشەکانی وڵاتانی ئاسیا باز لەوە کرد نەبوونی ئاسایشی خۆراکە لە یەمەن کە 7 ملیۆن کەس کێشەی نەبوونی خۆراکیە لە سووریا 13 ملیۆن. غەزەش وەکو کەرتێک نەک وەکو وڵاتێک لێرە ناویبەرین. نزیکی 1.8 ملیۆن کەس بەداخەوە لە ئێستاە دۆخێکی سەخت و ناهەمواریان هەیە. لە ڕۆژی ڕابردوو دوایین زانیاری ئەوە بوو کە ئیتر ڕێکخراوی خۆراکی جیهانی ئاردی لە کۆگاکانیشی نەماوە بە نانەوەکانی وتویتر ناتوانین ئاردیشتان بینە نان دروستکەن بگا بە خەڵک کە ئەگەری ئەمە بەردەوام بێ هەل نەکرێ قات و قڕێکی زۆر گەورە لەو ناوچەی ڕووبە کە دڵی بەرپرسانی جیهان نالەرزێنێ. بابەتی مافی مرۆڤ و یەکسانی و دادپەروەری و لابردنی هەژاری و محارەبە و دژایەتیکردنی هەژاری و برسێتی هەمووی تەنها دروشمە لە ساسیجان ناوە باردۆخی غەزە بە و شێوازە ناوە. هەر لەسەر ئەم بابەتی ئاسایشی خۆراکان تێشتی ترتان پێ بڵم. من لە بابەتی غەزەیە وەکو لایەنە مرۆیەکە قسەم کردوە نەک وەکو بابەتی سیاسی ئەوەی کە کێشە لەگەڵ کێیەکە ئەوە شتێکی ترە بەڵام ناکرێت لە بەشێکی ئەم جیهانە ئەوە ڕووبە ئێمە دڵمان بۆی دانەچڵێک. هەڵاوسان کێکی دیکێ لە کێشە گرنگەکان بەرزبوون نرخی کاڵا و شمەکە لەسرە
ئاستی بازارەکان لەو ناوچانێکی دیکە بێت لەو کێشە و مەترسیانی ڕوبەڕووی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت. ڕوبەڕووی کوێ لوبنانە گەریە لە 138 زیاتر بێ کێستە و نرخانی بەخۆ بینیوە، واتە شتێک بای 100 لیرەی لوبنانی بە ساڵی داهاتوو بەلایانی کەمەوە بای 270 لیرەی لوبنانی. سوودان لە 1990 بای 300 لیرەش نەک 270. ئەگەر سوودان هەڵاوسان لە 1990 سووریا لە 1970 حکوومەتی تازە پێگاتوە ئەوێت چارەسەری کێشە ئابوووریەکانی بکە، بەڵام سزا ئابوووریەکانی ئەمریکا کە لەسەر بانکی ناوەندی وڵات و حکوومەتی وڵات و هەیەی تەحریری شام و ڕژێمی ئەسەدا ڕێگرە لەوەی کە بتوانێت چاکسازیێکی باشی ئابوووریکە تاکو ێستا نەیتوانیوە معاشێک بە تەواوەتیش دابشکە. تورکیا لە 1939 کە ئەوە باشبوونی بە خۆی بینی و پێش خۆپشاندانەکان بێگومان کاریگەری خۆپشاندانەکان لەسەر تورکیا زیاترێ بێ ئەم ژمارانە لە ئایندەیە ئەگەری بەرزبوونەوەی هەڵاوسان بۆ یەکەم جارە لە تورکیا دە ڕۆژێک پشوو بۆ جەژن ڕابگەیەندرێت جا خەڵک پێیان وا بوو ئەمە بەهۆی جەژنی ڕەمەزانەوەیە، بەڵام پێچێت ترسی ئەردۆغان بێت لە خۆپشاندان کە نەیەوێت زۆر کاریگەریەکەی لەسەر بازار دروست بێت، چکەوە بۆرسەی ئەستەمبوڵ ڕۆژ بە ڕۆژ دابەزی بەم پشووە بۆرسەی ئەستەمبوڵ پشووەوە لیرەی تورکیش مامەڵی پێوە ناکرێت تا ئەستێک وا دەرەکەوێت کە جێگیر بن. لەلایەکی تر ئێران لە 1920 هەڵاوسانیە، میسر لە 1921 یەمەن کەمانە هەمان لەم شەرقی ئەوسەتە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کۆبوونێتەوە بەدەست گرانی نرخی کاڵەشمەکەەوە ئەناڵێنێ. شکور عێراق دۆخێکی باشیە وش پێویستە بە بابەتی بانکی ناوەندی کە توانێتی بەهای دینا بەرامبەر بە دۆلار تا هەستێک بە جێگیری بێڵێتەوە بە نرخێکی پاڵپشتی کراویژە یا بە بازرگانەکان یاخود بە نرخێکی فەرمی بۆ ئەوانی فەراهەم کردووە، وای کردو نرخی کاڵەشمەک گۆڕانکاری زۆر بەسەر نێت چونکە لە دەرەوە هەموویمان بۆیە کە دۆلاریش بەرامبەر بە دینار جێگیر بوو شتێکی کەم گۆڕانکاری ڕوئەیە. لەسەر بابەتی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم شتانەتان پێ بڵم بە تایبەت بابەتی بێکاری و بەرهەمی ناوخۆی. ئەم کێشانە بە تایبەت قەرزە حکومیەکان بەراورد بە کوی بەرهەمی ناوخۆی لە وڵاتانە بم شێوازەیە. لە سوودان لە 1952 واتە کوی ساڵێک ئیشکەی هێشتا ناتوانین قەرزەکە بێتەوە 2 ساڵ و نیو هەموو سوودان بە هاوڵاتی و حکوومەت و کرێکار و فەرمانبەرەوە ئیش بکەن اینجا ئەتوانن قەرزەکان بنەوە بە مەرجی چیان بۆ خۆیان دینارێکی بەکار نێنن. لوبنان لە 1995 بیسر لە 1991 تونس لە 1982 یەمەنیش لە 1970 کۆی بەرهەمووی ناوخۆی قەرزەکانیان قەبارەکانیان ئەوەیە. بێکاری لە نێوان چینی گەنجان نەک لە نێو تەواوی هێزی کار لە وڵاتانە بەڵکو تەنها لە نێو گەنجان، چکە کاتێک گەڵین 15 بۆ 29 ساڵ مەبەستمان بێکاریە لە نێو گەنجانە بەگشتی لە 125 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جێبۆتی لە بابەتی ئەفریقا لە 126 لیبیا لە باکووری ئەفریقا لە 118.7 ئوردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 118 مەغریب لە باکووری ئەفریقا لە 114 هەرچەندە مەغریب هەنگاوی باشی ناوە لە ڕووی گەشت و گوزارە وەها لە ڕووی دروستکردنی ئۆتۆمبیلیش بە ملیۆنان ئۆتۆمبیل لە مەغریب لە ساڵی ڕابردووە دروستکراون کە ئەمە دەرفەتێکی باشە ڕخسێنێ بۆ ڕخساندنی هەلیکار لەو ناوچانە. بێگومان لە عێراقیش بابەتی بێکاری کێشەیەکە لە هەرێمی کوردستانیش کێشەی گەورەیە. داتاکان و سەرژمێرەکانی عێراق کە لە ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان و عێراقیان پێمانەڵێن بێکاری ژمارە و ڕێژەیەکی مەترسیدارە ناکرێ بەرپرسانی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی پارێزگاکان بێ یا حکوومەت حاشای لێ بکەن و بیانووی بۆ بێنەوە. بابەتی هەژارێکەش بەماشەوە کە ماوە قۆیەکی زۆر لە سلێمانی دروست بۆ هیوادارن بەرپرسانی سلێمانی زۆر ئینکاری تیانەکەن بێکاری هەژاری لە سلێمانی زیادی کردووە. خۆت بەراورد مەکە بە دووە کە زۆر خراپە بەڵکو هەوڵ بۆ خۆت بتوانین پلانێکی باشە بێ نێڵی زیاتر بێ کەمتری بکەیتەوە بۆ هیوایەی کە هەموو لایەک ئابوورێکی زۆر باشتانە.